ئەمە بە دوچوونەکانی هاوکارمان ڕێناس عەلی بوو لە راپۆرتێکدا دروستە وردە ژیان بۆ بازاڕی قەیسەری هەولێر دەگەڕێتەوە، بەڵام ئەوەی کە گرنگە هاوڵاتیان بە تایبەتی ئەو دوکاندارانی کە زەرمەند بوون لە ئاگرتنی بازاڕی قەیسەری هەولێر ئێستا چاوەڕوانی ئەوان بزانن کەی بە تەواوەتی بازاڕەکە بۆ ئەوان ئامادە ئەکرێت کە بچنەوە سەر کار و کەسابەتی خۆیان وەکەی قەرەبوش ئەکرێنەوە. هەموو ئەمانە کۆمەڵە پرسیارن لە کارزان هادی سەرۆکی شارەوانی هەولێری دەکەم کە میوانە لەگەڵمان. بەخێر هاتی سپاس بۆ جەنابەت. پرۆسەی نۆژەنکردنەوەکە بەکوێ گەیشتووە ئەگەر بە تەخمینی بڵین لە سەتا چەندی ماوە کە تەواو بێت و بیدەنە دەستی کەسبکاران؟ بەڵێ سەرەتا دەمێنەوە دەست پێ بکەم کە بەداخەوە لە شاری هەولێر ئەو ساڵ چەندین ڕووداوی ئاگرکەوتنەوە ڕوویدا کە ئەوەی زیاتر نیگەرانی کردین کە دەستی ئەنقەستی تێدا هەبووە و لە دوای ئەوەی یەک بازاڕی قەیسەری یەکێک بوو لەو بازاڕانەی کە بەرکەوتەی ئەو زیانە بوو و دوای سەردانیکردنی ڕاستە و خۆی جەنابی ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەوەی لە نزیکەوە جێ لە داواکاری هاوڵاتیان بگرێت ئێمە بە سەرپەرشتی جەنابی وەزیری شارەوانی گەشتوگوزار و پارێزگاری هەولێر هەموو تیمەکان ڕاست پێدانەوەی بتوانن بە زووترین کات کاری خاوێنکردنەوە نۆژەنکردنەوەی ئەم بازاڕە بچێتە بواری جێبەجێکردن. ئەوە بوو دوای 3 ڕۆژ ئێمە تیمەکانمان لە ڕێیان بەڕێوەبڕایەتی خزمەتگوزاری و ژینگە پارێزی هەموو توانرا هەموو پاشماوەی زیان لێکەوتوان خودت پاشماوەی سوودانەکان خاوێن بکرێتەوە و تیمەکانمان هەموو ڕاست پێدرا بۆ ئەوی بە زووترین کات دەرخستەی پێویست لە بۆ نۆژەنکردنەوەی بازاڕەکە ئامادە بکرێت. خۆک بەڕێستان ئاگادارن ئێمە لە سەرۆکاتی شارەوانی هەولێر گشت لایەنە پەیوەندیدارەکانی وەکو بەرگری شارستانی بەڕێوەبەرایەتی ئاوڕۆ هەموو هەماهەنگبوون لەوەی بتوانن ئەو دەرخستەی پێویست ئامادەکرا. ئەوە بوو بە خۆشحالیەوە لە 12/6 دەست بە کاری نۆژەنکردنەوە کراوە. ئێمە ئەگەر بینە لە ڕووی ئیداری و یاخود لە ڕووی یاساییەوە ئەگەر قۆناغەکانی جێبەجێکردنی ئەم ڕۆژە بوو سوبادواری جێبەجێکردن ئێستا دەمانتوانی دەست بەکاربی نەک 2 مانگ پێشتر، بەڵام لەبەر ئەوەی دەزانین کۆمەڵێک کاسبکاری شاری هەولێر کاتە دەستوپرد کرا بۆی کە زووتر دەستوبرد کراوە چەندێک ماوە ئێستا تەواو بە کۆتایی بێت و بەخۆی بەدەزانن کۆمەڵێک قۆناغ لە خۆ دەگرێتن ئەوەی وەکو باسم کرد دانانی ئەو جارە سیستەمی ئاگرکوژێنەوە لە بازاری قەیسەری یەکەکە لە کارە هەرە سەرەکی و لە پێشینەکانە ئەمەش دەرخستەی لە ئامادە کراوە ئێستا لە ئامادەکردنی تەسمیمی دانانی سیستەمی ئاگرکوژێنەوەکانە وەکو کارەکانی ئینشایی ئەوەکەی تر ئێمە ئەگە بینە سەر ورتر باسی کارە بڕگەکان بکەین ئێمە کاری ڕوخانی سەقف و جسر و دیوار و دینگەکاندا 100% چوویتە بواری جێبەجێکردن هەروەها کاری شێلمان ئەوانەی کە بچکە خۆتان دەزانن بە شێلمان دینگە و جسرەکانی بۆ کراوە ئێمە دوای تێستکردن وەرگرتنی نموزەجی ئەو دینگانە بەشێکیان پێویست بۆ بووی گۆڕدن گۆڕدراون بەشێکیان پێویستە بە تەقویمکردن ئەویش کراوە ئەویش بە خۆشحالیەوە 100% چوویتە بواری جێبەجێکردندا ئەو قۆناغی ئێستا کە لە ژێربواری جێبەجێکردندایە لێدانی ڕووپۆشکردنی کەرپوچە لە بۆ دینگە و ئەمە ئەوەی باسم کردکە ئەوەی بازاری قەیسەری 2 بەشە بەشێکیان بە قەیسەری کۆنی پێ دەڵێن کاوە بە خۆ دەزانین لە بۆ کۆنی ساڵانی دروستکردنی ئەو بەشە لەبەر دەست نەدانی شێوازی شوێنەوارەکەی بۆیە ئەمە بە هەمانجی لەگەڵ یونسکۆ و ڕێکخراوێکی ئەڵمانی کەشفەکانی لەو ئامادەکردنەوە لە ژێربواری جێبەجێکردندا ئەوەی قەیسەرین ئەو قۆناغانی ئەوەی یونسکۆ بۆ ئەوەیە کە لەسەر شێوازە کۆنەکەی خۆی دروست بکەوە شوێن بازارێکی ئاسایی ئەو هەر بازارێکی لە ژێر چاودێری بێت لە ژێر چاودێری وانە و ئامادەکردنی دەرخستەکەش لە ژێر چاودێری وان بووە ئەوانێک ئەو بەرگانێک کە باسم کرد قەیسەری نوێی کە پێ دەڵێن ئێستا لە ژێربواری جێبەجێکردرا بەبێ ئەوەی جەدوەل تەقەدوم عەمەل دەبا 123 بیتن بەڵام ئێستا بە خۆشحالیەوە 125 ئێمە تیمەکان ڕاست پێدراینە چەند تیم بەشداربوونە ئێمە وەکو درایتە دوو بەڵێندەر ئەوەی بازاری کۆن بەڵێندەرێک جێبەجێ دەکات بازاری قەیسەری نوێژ لەلایەن بەڵێندەرش کە جێبەجێ دەکرێت و تو تیمی سەرپەرشتیارکە گشت لایەنە پەیوەندیدارەکانی تێدا هەنا سەرپەرشتی پرۆژەکە دەکەن ئێمە کارکردن لەوە تەنها ئەومان داوا کردوە نەک تەنها لە سعات حەبۆ ئیش و کاری تێدا بکرێت بەڵکو بتوانێت تاکو 12 شەو کارەکان بەردەوام بن لەوەی بتوانن بە زووترین کات جێبەجێ بکرێت. زۆر چاکە ئەی بابزانین چەند کۆمپانیا بەشدارە بۆ ئەوەی کە بە زووترین کاتکاری نۆژەنکردنەوە کۆمپانیەکان چۆن وەکو باسم کرد ئەمە ئەگەر بەڕێک کارە قانونیەکان بۆمان کرد بە دەبایە
ڕاگەاندن بۆ ئەو پرۆژەیە بکرێتن و 15 ڕۆژ ئەفو ڕاگەاندنەکە بکرێت و دوای فەتحی تەندەروکردنەوە ئەوزا ئیحالەکردنی بەڵام ئەمە هەموو ئەو مەرحەلانەمان بەلاوەنا چەندین کۆمپانیا بە شێوەی ڕاستەخۆ داوام باشتر لە بۆیان کرایە ئێستاش لەلایەن دوو کۆمپانیاوە جێبەجێ دەکرێت. زۆر باشە. ئەی لە پرۆژەکە چیتان کردووە لەبەر ئەوەی کە ئەو هاوڵاتی و کاسبکارانەی کە ئێستا ئەتر چۆنەڵە ڕست و ڕۆزیان لەسەرەوەیە لەکوێ ئیشەکان چۆن چاودێریان ئەکرێت چۆن پارێزگاری لە کەلوپەلەکانیان ئەکرێت بۆ چی کراوە؟ بەڵێ ئێمەش ئەوە لەلایەن تیمەکانمان لە بەڕێوەبرەتی شارەوانی یەک و کە مەبەست پارێزگاری ئێمە ینی کۆمەڵێک هاوکاری کە لەوانەیە نەتوانین لێرە باسی بکەم بەڵام کۆمەڵێک هاوکاریش کۆکرایەوە بتوانین هاوکاری ئەو کاسبکارانە بکەن یاخود بەشێکیان سەردانیان کردوینەوە بە خۆشیان ڕۆژانە کو دەڵێن لەگەڵ ستافی کارکردن لە هەفتی بەیانیەوە تاکو دەرەنگانی شەو لە شوێنەکانی ئامادەنا ئێمە لەبەرەوەی بتوانین کاسبکاران بە زووترین کات بچینە سەرکەسابەتی خۆیان وەکو باسم کرد تەنها داوامان کردو لە بەڵێندەران بەڵکو تاکیدیشمان لەسەر کردەوە بە دوواداچوونیشمان لۆ کردەوە تەنها وەکو باسم کرد دەبێت تاکو 12 شەو کارەکان بەردەوام بن ئێمە ئەوەی قەیسەری بازاری کۆنی کە شاری هەولێری پێ دەڵێن کان لەسەوە کراوە بتوانێت پێش وەرزی بارانبانی سەقف و ئەو شوێنانێک کە ڕوخێنراون یاخود تێکدراون ئەوەی پێویست بووە خەتوریەتی لەسەر هەبوو لەسەر داڕمانی ئەو بەشە ئێمە بەدەست تێکمانداولەوەی بتوانین پێش وەرزی زستان ئەوانش ئەو کارانە تەواو بکرێت ئێمە کو دەڵی بە شێوەیەکی کورتتر باسی بکەم مدەی پرۆژە نزیکەی ساڵێکی لە بۆ پێشببینی کراوە بە پێکارەکانی بەرگەکانی تەندەرەکە بەڵام ئەوەی ئەمە پێشببین دەکەین شاڵە کەمتر لە هەژمانگ بتوانین تەواوی بازارەکە نۆژەم بکرێتەوە بدرێتەوە دەستکە سەبکاران بۆی بتوانن پەڕیوە و ماوەتەوە تقریبا 6 مانگی تەسەوری ئێمە کەمتر لە 6 مانگەکە بتوان 6 مانگی تر کاسبکاران دڵنیا بن کە ئەتوانن بچنەوە سەر کار و کەسابەتی خۆیان ئەی بۆ کاسبکارانی کێستا ئاماژەم پێکرد کە وتان چاودێری هەیە ڕەنگە هەنێک لە کاسبکاران لەو شوێنی کە ئێوە دیاریتان کردووە کاسبی خۆیان نەکەن گواستی بێتیانەوە بۆ شوێنێکی تر چۆن چاودێری ئەوواکەن ئێمە بەڕێستۆک بەڕێشتان ئاگادارن بەشێک لە بەڕێزانە ئەندامانی پەرلەمانی عێراقی سەردانی پارێزگای هەولێر و سەیدانی بازاری سوتاوی قەیسەری شاری هەولێریان کردەوە لەوەی بتوانن کە بودجەیەک لە بودجەی حکوومەتی عێراقیە لە بۆ کارەساتە سروشتەکان یاخۆ ئەو کارستانێکە ڕوو دەدەن بتوانن بەشێک قەرەبووی هاوڵاتیان بکەنەوە لەسەر ئەو بابەتەش کار کراوە ئێمە ڕێگر نەبووینە لەوانەیە کە سەردانیان کردن بتوانن بەشێک لە دەوڵەمەندانی یاخۆ سەرمایه‌دارانی شاری هەولێر ئەوەشیان ڕانگەیان ئەوانەی بیانەوێت بتوانن سەردانیان بکەن و دوکانیان پێ بدرێت هەروەها بە دەستخۆشیەوە لەلایەن هەندێک باقیشەوە کەوا ئەوەیان ڕاگەیاندووە بتوانن بەشێک لە پارە بە قسط بیان دەنێ دووە ئەوەی بتوانن لە ماوەی 2 ساڵ قستەکانیان بەبێ ئەوەی هیچ زیادەیەک بستە سەر قستەکان یاخۆ سەر پارەکە دەتوانن لەوەشدا سودمان بن کاسبکارێک زۆر باش ئەمە بەلایانی قەرزەوە ئەمە قەرزەکە و ئەدرێ پێیانە ببیدەنەوە بەڵام وەکو قەرەبووکردنەوە چۆن ئایا بڕیارەکە قەرەبوو بکردنەوە ئەگەر ئەکرێنەوە کەی قەرەبوو ئەکرێنەوە ئێمە ئەوەی قەرەبوو لەوانەیە پارێزگای هەولێر تایبەت زەر چکار ئەمە لەژنەیەکمان هەیە لەژنەی ئەوە بارە لە ناکاوەکان ئەوان زەردیان کردووە کە نزیکەی زیاتر لە 280 دوکان زەرمەند بوونە لە بەهۆی ئەو سوتانەوە ئەوانە زەردیان کراوە ئەو پێشبینیانە ینی ئەو ژمارانشیان تۆمار کردووە کە چەند زەرمەند دەمە چکە دوکان لەگەڵ دوکانی خۆت فرۆشتنی ماوادێک لەگەڵ ماوادێککە فەرقی هەبووە لەوەی و ڕوبەری دوکانەکانیش ئەوەش جیاوازی تێدا هەبووە لێ زەرکراوە چاوەڕێ دەکەنەوە لەوانێت لێرە ئەمە هەر قسەی بکەم لەوانێت تەواو نەبێت لێ پێم خۆشە لەلایەن پارێزگای هەولێرەوە زیاتر ئەو بابەتە دیراست دەکرێتون ئەوەی قەرەبوو دەکرێتەوە یاخم ناکرێتەوە ئەگە بکرێتەوە چۆن دەکرێتەوە باشە دوکاندارەکان هیچ هاوکاریەکی ئێوەکەن یا ئەوان خەریکی کەسابەتی خوان و ئێوە تیمە تایبەتەکان و کار وەکو باسم کرد بە سوپاسەوە لەو کاسبکاران زۆر هەماهنگ بوونە نەک تەنها هەماهنگ بوونە بەڵکو وەکو باسم کرد لە هەفتی بەیانی تاکو دەرەنگانی شەو بە خۆیان لە شوێنەکان دەمینێنەوە ئێمەش بەردەوام چاودێریمان کردنەوە بۆ ئەوی بتوانین تیمەکانیشمان ڕاست پێردووە لە نزیکەوە بە خۆشمان سەردان دەکەین لەوەی بتوانین وەکو باسم کرد لە زووترین ماوە بتوانین ئەو بازارە بچێتەوە ژێر تەواو بکرێت و بزاتەوە دەست کاسبکاران لەوەی بتوانن کەسابەتی خۆیان زۆر باشە جەنابەت ئاماژەت بەوە کرد کە ئەم جارە سیستەمێکی ئاگرکوژێنەوەی زۆر ستانداردیان بۆ دانرێ بۆی کە ئەم حاڵەتە دووبارە نەبێتەوە جگە لە سیستەمی دانانی ئاگرکوژێنەوە چه ڕێگەیەکی تر پێشنیارەکەن یاخود جێبەجێ ئەەکەن بۆ ئەوەی کە
سەلامەت بن ئەو دوکانە ئەو ڕووداوە دووبارە نەبێتە بۆ نمونە هەبوو پەڕۆی هەڵواسی بوو یاخود کەپری بۆ خۆی کردبوو چۆن ئەوانە ئێمە بەسپاسەوە دووبارە دەڵێم لەو کاسبکان تەواوی شاری هەولێر ئێمە ئەو هەڵمەتێک کە دەستمان پێکرد دوای چەندین ئەو ئاگرکەوتنەوەنەکە ئەو هینانە دەرەوەی ئەو مەوادانە یاخود داپۆشینی بەو پەڕۆکانێک کە ئەشیاکان نەدەبێتەوە زۆر ئەوەش دوو پێیام دەگەینە پامێک ئەمنیەتی شاری هەولێرە کە کاسبکاران ئەوەندە بڕوایان بە ئەمنیەتی شاری هەولێر بوو بەڵکو مواد ئەشیا و مواد و گەلوپەلیشیان نەدەبردە ژوورەوە بەڵام لە ڕوویەکەوە ئەوانە بوونە هۆکارێک لەوەی ئاگرەکە زیاتر تەشەنەوە یاخود کۆنتترۆلکردنی ئاسان نەبیتن لۆە بۆستا ئێمە لە هەر شەش بەڕێوەبەتی شارەوانەکان هەڵمەتێکمان دەست پێ کردووەکەوە ئەو کەلوپەلانە لە کاتی شەودا نابی هیچیان لەسەر شۆستە و یاخود لە پێش دوکانەکانە بمینێتەوە هەمووی دەبێت بنەوە ژوورەوە بە سوپاسۆ لۆبرانی پۆلیسیش ئێستا ئەمنیەتی ئەو بازارانە کە بەشێک کەوتۆتە سەر ئەستۆی وان و بەسێک کەوتۆتە سەر ئاسایشی هەولێر لە بۆ بازاری قەیسەریش ئێستاش بە تایبەت باسی بازاری قەیسەری بکەین ئەو دەواازانەی کە هەنە دەچێتە ناو بازارەکان وەڵکو دەڕابوو یاخود دەرکیان بۆ دانراوە لە ئەوی کەس لە کاتی دوای کەسابەت نتوانێت داخلی بازارەکە بێت. بەڵێ ئێمە سپاس دەکەین کارزان هادی سەرۆکی شارەوانی هەولێر وەڵامەکانت جێگەی دڵخۆشین بۆ کاسبکاران بۆ هیواییکە زووتر لەو کاتەوە دەیشکەوتان دوکانەکان بدرێتەوە دەستی کاسبکاران و کەسابەتی خۆیان بکەن سپاس دەکەین. زۆر سپاس دەستی بەڕێستان خۆش بێت.